وەکو پشوپشو نییە بەڵام بە مەبەستی پارێزگاریکردن لە هاوڵاتیان و ئەفسەر و کارمەندانی هاتوچۆش ئەمڕۆ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بڕیاریدا بەڕاگررتنی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لە ڕۆژی 4/3/2020 تاکو 4/3/2020 لە سەررجەم بەشەوە بەکانی سەر بە بەڕێوەبەراتی هاتوچۆ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان نەکتەنها لە شاری هەولێر. طبعاً ئەوەش زیاتر بە مەبەستیەوەیە کە ڕێگاگرتن بێتن لە ئەبڵابوونەوەی پەتای کۆرۆنا کە ئێستا تەنجی بە هەموو جیهان دەتوانن بڵێم هەڵسنیەوە. ئێمەش وەکو پاراستنێک لە بۆ ژیانی هاوڵاتیان بۆیە ئەو بڕیارە دراوە و ئەو هاوڵاتیانی کە لەو ماوەیەش چ ساڵیانیان بەسەر دەچێتن یاخود مۆڵەتەکانیان بەسەر دەچێت یاخود ئەوانەی کە ماوەی اختیباری یاخود تاقیکردنەوەی مۆڵەتی شوفێریان لە بۆ دانرا بوو یاخود ئەوانەی کە 6 ڕۆژی تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانیان بەسەر دەچێت ئەوانە هەمویان لە دوای تاوابوونی ماوەکەی یاخود ئەو ماوەی ڕاگرتنە هەمویان قەرەبوو دەکرێنەوە و هیچ کەسێک سزا نادرێت.